ئامادەبوانی خۆشەویست هەموو لایەک بەخێر بێن بۆ ڕێو ڕەسمی یادی 5 ساڵەی کۆچی دوایی سەرۆک جەلال تاڵەبانی. حضورنا الكرام، أهلا بكم في مراسيم إحياء الذكرى السنوية الخامسة لرحيل الرئيس العراقي الأسبق وفقيد الأمة جلال طالباني. ئامادەبوانی خۆشەویست دەستپێک چەند ساتێک ئەوەستین بۆ گیانی پاکی شەهیدانی ڕێگای کورد و کوردستان و عێراق. نطلب من الحضور بالتفضل بالوقوف دقيقة صمت إكراما لأرواح الشهداء مع عزف النشيدين الوطنيين العراقي والكردستاني. زۆر سپاس، فەرموون دانیشن. شكرا، تفضلوا بالجلوس. باڵیۆس دکتۆر محەممەد سابیر سەرۆکی دامەزراوەی سەرۆک مام جەلال وتەی بەخێر هاتن پێشکەشەکات با فەرمێت. الآن مع كلمة ترحيب من قبل السفير الدكتور محمد صابر رئيس مؤسسة الرئيس جلال طالباني، فليتفضل. میوانە بەڕێزەکان، هاوڕێ و دۆست و هاوخەباتانی سەرۆک مام جەلال، خوشک و برایانی بەڕێز ئازیز و ئامادەبوانی ئەم مەراسیمە، زۆر بەگەرمی بەخێرهاتنی یەکە بە یەک هاتان دەکەم و شەرەفمەندتان کردین و ئامادەبوونتان لە مەراسیمی یادی 5 ساڵەی دوا ماڵاوایی سەرۆک مام جەلالدا مای شانازیمانە. دیارە کۆچی دوایی مام جەلال خەسارەتێکی بێئەندازە بوو کە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکی کوردستان و هەموو عێراق کەوت و پڕبوونەوەی شوێنی ئەو پیاوە مەزنە ئەستەمە و لەم بۆنە تایبەتەدا بە هەڵی دەزانم کە زۆر بە کورتی دامەزراوەی سەرۆک جەلال تاالەبانیتان پێ بناسێنین بە هیوای هاوکاری و پشتگیری هەموو لایەکتانین بۆ سەرخستنی ئەم دامەزراوەیە. بەلای منەوە سەرۆک مام جەلال زۆری بەسەر هەمومانەوە هەیە کە ڕێبازەکەی بیر و بۆچوونی یادەوەریەکانی و خەبات و تێکۆشانی لە پێناوی سەرفەرازی گەلی کوردستان و بنیادنانی دیموکراسی لە عێراقدا لەبیر نەکەین و بیپارێزن. ئامادەبووان دامەزراوەی سەرۆک جەلال تاالبانی دامەزراوەیەکی ناحکومی سربەخۆی قانزاژنەویست و بێلایەنە، دامەزراوەیەکی کەڵتوری و مرۆڤایەتی و نیشتیمانیە، کار دەکات بۆ ناساندن و پاراستن و ئەرشیڤکردنی ژیان و خەباتی سەرۆک جەلال تاالبانی. بۆ ئەم مەبەستەش دامەزراوە کار دەکات بۆ بەدەهێنانی کۆمەڵێک ئامانج لە ناویاندا
پاراستن و کۆکردنەوەی ئەرشیفی سەرۆک جەلال تاڵابانی وەکو دەستکەوتێکی نەتەوەیی و نیشتیمانی، پەرەپێدانی بواری ڕووناکبیری و توێژینەوەی ئەکادمی لەسەر فکر و ژیان و سیاسەتی سەرۆک جەلال تاڵابانی، گەشەپێدانی مافی مرۆڤ و ئازادیەکان و یەکسانەی جێندەری لە کۆمەڵەی کوردستانی و عێراقیدا، گەشەپێدانی بە هامڕۆییەکان لە بواری جێندەری و کەڵتوری و پێکەوە ژیان و لە ناو کۆمەڵی کوردستانی و عێراقیدا، گەشەپێدانی چۆنایەتی بە نووسینی تۆژینەوەی ئەکادمی لەسەر ڕێباز و ئەندێشەی سەرۆک جەلال تاڵەبانی و بڵاوکردنەوەی، دیاریکردنی ڕۆژی ژیان ئاواییکردنی سەرۆک جەلال تاڵەبانی لە بەرواری سێیدا وەکو بۆنەوەیکی نیشتیمانی و نەتەوەیی، دامەزراوە کار دەکات بۆ خستنە ڕووی ئەم ئامانج و بەهامڕۆیانە لە ڕوانگەی بیر و بۆچوونی سەرۆک جەلال تاڵەبانیەوە. دامەزراوە ئەم ناوەندانە لە خۆی دەگرێت کە لە مەزارگەی سەرۆک جەلال تاڵەبانیدا دەکرێتەوە. یەکەم، ناوەندی مۆزە. ئەم ناوەندە پێک دێت لە یادگار و کەرەستە و کەلە و پەلاتایبەتەکانی سەرۆک جەلال تاڵەبانی کە لە ماوەی ژیان و خەباتیدا بەکاری هێناون. دوو، ناوەندی کتێبخانە و دۆکۆمنتکردن تایبەت دەبێت بە کۆبوونەوەی سەرجەم ئەو کتێب و ئەو بڵاوکراوانەی کە لە کتێبخانە تایبەتەکانی سەرۆک جەلال تاڵەبانیدا پارێزراون و لەگەڵ دۆکۆمنتکردنی نووسراو، وتار، لێدوان، نامەکان یان هەر بابەتێکی تری پەیوەست بەم بوارە و پاراستنن وەک وێنە و ڤیدۆ و تۆماری دەنجی. هەم ناوەندی چاپ و بڵاوکردنەوە تایبەت دەبێت بە چاپ و بڵاوکردنەوەی نووسراو ئەدەبیاتی سەرۆک جەلال تاڵەبانی لەگەڵ هاوکاری چاپیکردنی بەرهەمی نووسەران تایبەت بەو بوارە بنکەی سەرەکیش دامەزراوەکەش لە شاری سلێمانی دەبێت. ئامادەوانی بەڕێز، ئەمە کورتەیەک بوو لەبارەی دامەزراوەکە و ئامانجەکانی. چاوەڕێی پشتگیری و هاوکاری هەموو لایەکتانین. هەزاران سڵاو بۆ گیانی پاکی سەرۆک مام جەلال، هەر شات و سەرکەوتوو بن. سپاس بۆ باڵیۆز دکتۆر محەممەد سابیر. شكرا للسفير الدكتور محمد صابر. ئامادەبوانی خۆشەویست، کورتە ڤیدۆیەک دەربارەی تێکۆشان و قۆناغەکانی ژیانی سەرۆک جەلال تاڵەبانی ئامادەیە و ئێوەی خۆشەویست ئەتوانن سوود لە ئامێری وەرگێڕانەکان وەربگرن بە هەردوو زمانی عەرەبی و ئینگلیزی. الآن نشاهد معا فيديو عن نضال ومراحل حياة الرئيس جلال طالباني عن لسانه. تستطيعون الاستفادة من أجهزة الترجمة بكلا اللغتين العربية والإنجليزية. چوارچێوەی ئەم عێراقە دیموکراتەدا بسەلمێنێ. برایەتی کورد و تورکمان و کورد و ئاشور و عەرەب و هەموو دانیشتوانی تری عێراق بکەین بە بەردی بناغەی خەباتێکی نوێمان لە پێناوێکی عێراقی دیموکراتی فیدرالی نوێدا.
یەکێتی و پارتی کە مەسئولی کاوشەرەفی بەدیهێنانی ئەو وەزعیان هەبووە ڕزگارکردنی کوردستان لە داگیرکەران داهێنانی پەرلەمان و حکوومەت مەسئولیەتی ئەوشیان لەسەرە کە هێمنی و ئەمن و ئاسایشی ئەو وڵاتە بپارێزن. خارطة لولايات المملكة العثمانية في آسيا، خارطة فيها تمغة السلطان المعظم الذي الله حرمنا من ظله الكريم. تفضلوا، هذا كردستان. ئەدیبێک لە چاخ بووین کتێبێکی نووسیب، کتێبەکەی نووسیب و ناوی سەگوەر بوو. زۆرتریش قسەکان لە منی دەگرتەوە، دەیڵێ ئەوانەی سکراب و کۆنەکان و نازەمجی ئەوانێ ماشەڵا جیلی ئەو سەردەمەی شۆڕش هەموویان گەنجی بوو تازە هاتبوون دەرەوەی سکرابەکان هەر من بوو لەو کۆنەکان. لەوێ من پێشمەرگە توو ڕەبوون دەهاتن دەچوون بشت و بڕیان کۆکردن چ بازە وتان سەگۆڕت خۆ دێتۆ کتم بەڵێ خۆ وتان ئێ باشە چۆن وە ساحەبی سەگۆڕ چی لێکرد تۆپی پێوە ناو دۆشکای تێگرتوون بۆمبای بەسەردا دەمانەوە قسەی کردو جواب بدەن شتێکی نووسیوەش بنووسن قسە بە قسە جواب دەدێتەوە نووسین بە نووسین جواب دەدرێتەوە. ڕخنا لە خۆگرتن و ڕخنا وەرگرتن بۆ هەر حیزبێک بۆ هەر سیاسیەک شەرتی ژیانیەتی ئەگەر ئەوەی نەبێ گەندەڵ دەبێ پوچەڵ دەبێ دەڕوا. من لایەنگری ئەوە مەکە گوێ لە کۆمەڵانی خەڵک بگری، من لایەنگری ئەوە خەڵک بتوانێت عەریزە بدات، ڕخنە بگرێت، مان بگرێت، ئیزراب بکات، مزاحرە بکات، بەڵام هەمووی لە سنووری قانون. من خۆم لە پارتی ئازادی سەکۆیەک دروست دەکەم لێرە ئێعلان دەکەم هێرش لەسەر مامزەلات گەردەنیان ئازابێ هەر کەسێک دێکا بیکە لە منەوە دەست پێ بکەن و هەرچی کردی گەردەنی ئازابێت و هیچ بە حەسەبێکی قانونیشی ناکەم. ئەو دروشمەی هەڵمانگرتووە، دروشمی ئەوەی ئەی کچان و ژنانی کوردستان بۆ پێشەوە بۆ سەرکردایەتی ناویەکێتی نیشتمانی، بۆ بەشداری لە وەزارەت و حکوومەت، بۆ بەشداری لە پەرلەمان، ئەی خوشک و کچان، ئەی ژنان دەست پێشکەر بن، خەباتجێر بن، هەوڵ دەن بۆ ئەوەی ئەم شوێنانە پڕکەنەوە. بانگەوازێکی نێودەوڵەتیدا ئیمزای دژایەتی حکمی ئیعدامم کردووە، بەڵام ئەو وەختەی کە لێرە بۆ ماوەیەک پۆستی مەسئولیەتم پێسپێدرا بوو ئیعلانم کرد کە ئەو حکمە ئیعدامەی دەردەچێت زدی ئەم کەسانەی ژنان دەکوژن ئیمزایەکەم. وتاری سەرۆک کۆماری عێراق بەڕێز دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح بفرمێت. نطلب من فخامة رئيس جمهورية العراق
الدكتور برهم أحمد صالح المحترم بالتفضل لإلقاء كلمة، فليتفضل سيادته مشكورا. بەناوی خوای گەورە، مەرگ و ژین مثلی سێبەر و تاوە، ئەوەی باقی بمێنێ هەر ناوە. ناوی مام جەلال پێگەی لە مێژوو، یادەوەری لە دڵی گەلە هەمیشە زیندوو شەکاوەیە. بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کاک مستەفا کاظمی، بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان کاک نەچیروان بارزانی، بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم کاک مەسرور بارزانی، بەڕێز کاک بافڵ مام جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز کاکە قوبات، ئامادەبوانی خۆشەویست، نوێنەرانی حیزب و لایەنە سیاسیەکان، هەواڵانی بەڕێز و خۆشەویستی یەکێتی نیشتیمانی کوردستان، تێکۆشەرانی دێرین، مای سەربەرزیمانە ئەمڕۆ پێکەوە لە حوزوری ڕۆحی بەرجەفڕی ئەو سەرکردە مەزنەکەی گەلەکەمان کۆبووینەتەوە. لە ڕاستیدا مام جەلال بە تەنها سەرۆک و بیرمەندێکی سیاسی نەبوو، بەڵکو ڕێبەرێکی هەرە درەوشاوەی، داهێنەری شۆڕشی نوێ و لە هەمان کاتیشدا پێشمەرگەیەکی دێرین و دانەبراوی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان و دیموکرات خوازێکی هەرە ڕازگۆی ناوبزوتنەوەی ئازادی خوازی عێراقیش بوو. مام جەلال بۆ خوێندکارەکانی مامۆستا و بۆ هاوڕێکانی سایە و سێبەری وەفا بوو، لەگەڵ شۆڕژێڕەکان پێشمەرگە بوو، لەگەڵ نووسەران و ڕووناکبیران داکۆچیکارێکی نەگۆڕی ڕای سەربەست و ئازادی بیرکردنەوە و بیر و باوەڕ بووە. نمونەیەکی هەرە باڵاکەی نەریتی وشە بە وشە و نووسین بە نووسین وەڵام دەدرێتەوە کە لەم ڤیدیۆیەدا دینیمیان چۆن باسی دەکا. خەسڵەتە کۆمەڵایەتی سیاسیەکانی مام جەلال، لێبوردەیی و دادپەروەری و جوامێری و مرۆڤدۆستی، بەهاناوە چوونی هەژاران و بێنەوایان و داڵدەدانی ئاوارە و دەربەدەران خەسڵەتێکی زیندوون کە وەک سەرمایەیەکی گەورەی ڕەمزی بەجێماوەن بۆمان، سەرمایەیەک مایی شانازی و شاهیدی دۆست و دوژمنن. ئەم کۆبوونەوەیەش ئامادەبوانی خۆشەویست لە کاتێکدا دەبەستین کە کوردستان و عێراق بە دۆخێکی ئێجگار هەستیار و پڕچێشمە چێشمدا تێدەپەڕێ، دۆخێک کە لە هەر کات و ساتێک زیاتر پێویستی بە وردبینی لە بڕیار و هۆشمەندی لە هەنگاونان هەیە، پێویستی بە یەک هەڵوێستی و یەک ئیرادەیی و هەماهەنگی هێزە سیاسی و نیشتیمانیەکان و تەواوی ڕۆڵەکانی گەلەکەمان هەیە. کێشەکانی ئەمڕۆ کە بەرۆکی یەک بەیەکی هێزەکان و تاک بە تاچی خەڵکی ئەم وڵاتەی گرتووە، پێویستیان بە هەنگاوی کردەیی و هاتنە مەیدانی دەم و دەست هەیە بۆ چارەسەرکردنیان و دابینکردنی ماف و چاوەڕوانیەکانی خەڵک. لەم منبەرەوە لە حوزوری ڕۆحی زیندوی مامی ڕێبەر و مامۆستامانە و بە ئەو پەڕی هەستکردن بە بەرپرسیارەتیەوە دووپاتی دەکەینەوە کە ئەم دۆخە دژوارە و ئەگەری باهۆزی گۆڕانکاریەکان پێویست دەکا چاوەڕوانی گەلەکەمان بە ئەم ڕۆسبەینێ نەسپێرین، ناکرێت هەر لە ڕوانگەی بەرژەوەندی ئاڕاستەکراوی ئەمڕۆوە لەگەڵ پێویستیەکانی گۆڕانکاری سەرانسەری کۆمەڵگا مامەڵە بکەین و پێویستمان بە هاوکاری و هەماهەنگی نێوانمان هەیە. دەبا پێنجەمین ساڵ یادی مامی مەزنمان کە یادی چەندەیەکە لە خەباتی سیاسی تێکۆشانی هەمە چەشنەی ڕاست و ڕەوا، تۆماری پڕ سەروەری گەلێکە، یادەوەری سەرکردایەتی کردنێکی پڕ لە حکمت و جانبازی ڕووبارێک خوێنی شەهیدانە، یادی گەورە ڕێبەرێکە کە لە ڕەوتی خەباتێکی سەخت و جیاوازدا سەردەمی مەحاڵ و سەختیەکانی شۆڕشی گۆڕی
بۆ سەردەمی سەرکەوتن و ئازادی و سەرۆکایەتیەکی مێژووی. با ئەمە هان دەرمان بێت بۆ بەدیهێنانی حکومڕانیەکی باشتر و دادپەروەر. ئیلهام بەخشمان بێت بۆ هێنانەدی خەونی لاوەکانمان، دەرفەتێکی دیکەی نوێکردنەوەی پەیمان و دەستەبەری هیوای یەکێتی و هێزە نیشتیمانیەکانی تر بۆ ڕەوانەوەی دڵڕاوچێ ڕۆڵەکانی گەل و لە ئایندەی خۆیان و نیشتیمانەکەیان هەیان بێ. سڵاو لە ڕۆحی بێگەردی مامی گەورەمان، سڵاو لە تێکۆشەرانی دێرینی یەکێتی نیشتیمانی کوردستان و گشت هێزە شۆڕژێڕەکانی تری کوردستان و هێزە دیموکرات خوازەکانی عێراق. و هیوادارم هەمومان بە یەکڕیزی هەموو هێزە دڵسۆز و پەرۆشەکانی وڵاتەکەمان ئەرکەکانی ئەم خۆناغەمان بەجێ بهێنین. سيداتي سادتي الحضور، الأخ سيد رئيس مجلس الوزراء الأخ الكاظمي، سيد رئيس إقليم كردستان الأخ نيتشيرفان البارزاني، سيد رئيس حكومة إقليم كردستان الأخ مسرور البرزاني، الأخ كاكبافل مام جلال رئيس الاتحاد الوطني الكردستاني، والأخ كاكا قبات، والإخوة الأعزاء أعضاء الاتحاد الوطني الكردستاني وممثلي الأحزاب والقوى الوطنية والشخصيات الحاضرة بيننا اليوم. نجتمع اليوم لنستذكر معا فقيدنا الكبير مام جلال، الغائب الحاضر بيننا، العم والأخ الأكبر والقائد والمناضل الذي كرس حياته لخدمة وطنه وشعبه، فترك إرثا حيا نفتخر به جميعا وبصمات خالدة في مسيرة النضال الكردستاني والعراقي من أجل الحرية والديمقراطية، واضعا حياته على المحك غير مبال بأشد الأخطار والعواصف والمحن. مام جلال حاضر في حياة شعبه وماثل في وجدان مواطنيه حتى بعد رحيله وانتقاله إلى رحمة رب كريم. إنه من نمط الزعماء الذين يحفظهم التاريخ في أكثر من صفحاته إشراقا بينما هم أحياء في أعماق وضمائر أممهم. في هذه الذكرى أستعيد بعضا من رائعة صديقه الجواهري الكبير في الثناء على الزعيم مام جلال الطالباني: شوقا جلالك شوق العين للوسن، كشوق ناء غريب الدار للوطن، شوقا إليك وأنت النور من بصري، وأنت مني محل الروح في البدن. ليس من السهل أن يتفق العراقيون على رجل، لكنهم اتفقوا على مام جلال، يذكره بالخير كل مخلص أمين، ويشيد بقدرته أن يكون رمزاً في الحركة القومية الكردية والحركة الوطنية الديمقراطية، ثم رئيساً استثنائياً في تاريخنا الحديث. وما وصف سماحة المرجع الأعلى سيد السيستاني في وصفه لمام جلال بأنه صمام الأمان في العراق إلا وصف دقيق لما كان يمتلكه من توازن وحرص على السلم الأهلي والوئام المجتمعي. هكذا أحب العراقيون بمختلف أطيافهم مام جلال حيا ونعوه راحلا. هذا التوازن الدقيق الذي بنى عليه مام جلال فكره ونضاله هو بعض من سمات القائد العظيم والنادر. وما كان مام جلال وهو بيننا وبعدما فقدناه إلا ذلك القائد العظيم حقيقة والنادر الذي ظل يحرص على حفظ هذا التوازن والسلم الأهلي في العراق. هذا هو النهج الذي حرصنا نحن رفاقه وتلاميذه ومحبوه وأصدقائه على أن نحافظ عليه وأن نديمه
وبلدنا يمر بظرف استثنائي دقيق لا يخلو من مخاطر، وأن أمامنا جميعا مسؤولية تاريخية ووطنية في رص الصف الوطني للخروج من الأزمة الراهنة والشروع في بناء دولة مقتدرة فاعلة تحمي مصالح البلد وتعزز سيادته وتضمن سلامة مواطنيه، وتعمل على تلبية تطلعات العراقيين وشبابه الناهض في الإصلاح ومكافحة الفساد واحترام مرجعية الدولة والقانون. فلا يمكن المراهنة أكثر على صبر شعبنا بالتطمينات ولا بالكلام ولا بالوعود. وقطعا ليس من المقبول استمرار الأزمة بين الحكومة الاتحادية وإقليم كردستان، ولا بد من إطلاق حوار جاد بين الحكومة الاتحادية وحكومة الإقليم يضع حلولا دستورية وقانونية تأخذ في الاعتبار مصالح جميع المواطنين ولا تزج حقوقهم وأرزاقهم في الخلافات السياسية. سيداتي سادتي، لقد اختبر بلدنا وشعبنا الفواجع والمحن طيلة عقود من الزمن، من الاستبداد والنزاعات والحروب والعبثية والإرهاب. ويعمل العراقيون ومن خلال فعالياتهم السياسية والاجتماعية على طي هذه الصفحة وتأمين الاستقرار والتأكيد على رفض العراق القاطع بأن تكون أرضه ميدانا لصراعات الآخرين وساحة لتصفية حساباتهم وتهديد أمنه واستقراره الداخلي، وكذلك أن يكون منطلقا للعدوان على أي أحد، أن تجاوز السيادة العراقية والأعمال الأحادية التي تهدد أمن العراق واستقراره وسيادته. وفي هذا السياق نؤكد على أن الحكومة العراقية وبما في ذلك حكومة إقليم كردستان لها المصلحة ولها القرار في أن تعمل معا ومع جيران العراق على إيجاد الحلول الفعلية الجدية للمشاكل الأمنية بما يحفظ سيادة العراق وأمنه واستقراره، فأمن العراق وأمن المنطقة، فلا يمكن التجاوز على سيادة هذا البلد والقبول بتبعاته بدون تبعات خطيرة على مجمل المنطقة. ربما نستطيع أن نقول نجحنا في تجاوز العديد من الإشكالات، واستطعنا إلى حد ما بالانطلاق ببلدنا من عنوان للتنازع إلى عنوان لتلاقي شعوب المنطقة. ونؤكد مرة أخرى هناك الكثير من التحديات المشتركة التي تواجه بلداننا ولن تجابه إلا عبر التعاون المشترك. استقرار العراق واحترام سيادته يجب أن يكون الأساس لمنظومة الأمن المشترك في المنطقة، واحترام الإرادة العراقية وأمن العراق يجب أن يكون مبحث اتفاق الكل. ختاما أقول سيداتي سادتي أيها الحضور الكريم، لو كان مام جلال معنا اليوم لكان يؤكد علينا التمسك بشدة الورد، ونجد أنفسنا أحوج ما نكون لمبادئه في جمع الكلمة ونبذ الخلاف وتوحيد المواقف وتجاوز الأزمات بمسؤولية مشتركة. هذه الذكرى التي تجمعنا يمكنها أن تلهمنا الكثير مما كان يحرص صاحب الذكرى مام جلال على العمل عليه، وهو تعزيز مبادئ الحوار الجاد والصريح والمسؤول. هذا بعض ما يلهمنا به مام جلال: الرحمة لشهداء الحرية، والرحمة الواسعة لفقيدنا الكبير، ودوام الذكر الطيب. والسلام عليكم ورحمة الله وبركاته. سپاس
بۆ سەرۆک کۆماری عێراق بەڕێز دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح. شكرا لرئيس جمهورية العراق الدكتور برهم أحمد صالح المحترم. وتاری سەرۆک وەزیرانی عێراق بەڕێز مستەفا کاظمی با بفەرمێت. الآن مع كلمة دولة رئيس مجلس الوزراء الأستاذ مصطفى الكاظمي المحترم، فليتفضل مشكورا. بسم الله الرحمن الرحيم. السيد رئيس الجمهورية الدكتور برهم صالح، السيد رئيس إقليم كردستان الأخ نيشرفان برزاني، السيد رئيس وزراء إقليم كردستان الأخ مسرور برزاني، السيدة رئيسة مجلس النواب في إقليم كردستان المحترم، السيدات والسادة، عائلة الفقيد الأخ قباط الطلباني والأخ بافي الطلباني، السلام عليكم ورحمة الله وبركاته. في مثل هذا اليوم ارتحل عنا رجل كريم، رجل مناضل، وهو الرئيس العزيز جلال الطلباني. جئنا اليوم لنستذكر هذه الشخصية الوطنية الفذة وهذه الروح المناضلة وهذا الرجل الذي قاتل من أجل الحرية والعدالة في العراق وهذه القامة الشامخة. نستذكر اليوم رجل نحن في أمس الحاجة إليه. نستذكر مام جلال والعراق في أشد الحاجة إلى صبره وحكمته وقدرته على إدارة واحتواء الأزمات وتقريب وجهات النظر المتباينة بين الفرقاء واستعادة الثقة المفقودة بين أخوة الوطن الواحد. نستذكر اليوم ونحن نعيش أزمة سياسية، ونحن نعيش كذلك أزمة تلاشت فيها القيم الأخلاقية في عالم السياسة وغلبت لغة الاتهام والتخوين على لغة التهدئة والحوار وصولاً إلى الحل. نعم، نحن في مس الحاجة إلى اللغة التي كان يتحاور بها الرئيس الطلباني. أما أنا شخصياً فاستذكر مام جلال في كل مراحل حياتي، من المعارضة الوطنية ضد النظام الدكتاتوري البائد، وكذلك إلى مشواري في الصحافة والنشاط الحقوقي وصولاً إلى تولي هذه المسؤولية. وكان رحمه الله مهموماً على طول الوقت بالإنسان وكرامة الإنسان وحقوقه وجوهر مبدأ العدالة. أستذكر أيضاً أستذكر كذلك إمام جلال وبشكل دائم في حديثه من خلال عقود طويلة من النضال من أجل الحرية والديمقراطية. هذا النضال لم تحدده هوية فئوية أو قومية أو مذهبية، وإنما كان من أجل الإنسان والوطن والعدالة التي ننشدها ونعمل لأجلها. واجهنا معا الدكتاتورية لأجل الحرية والديمقراطية في العراق، وعلينا أن نحافظ على ذلك لأجل العراق ولأجل العراقيين ولأجل مستقبل العراق الذي يليق بحجم التضحيات التي قدمناها من أجل بناء عراق يليق بأطفالنا ويليق بتاريخنا. اليوم هو وسط هذا الانسداد السياسي يكون لغياب شخصية إمام جلال أثر كبير ومعنى. كان هذا الراحل يدافع بكل قوة، وكان يعمل في أيام الأزمات لجمع الجميع، جمع القادة السياسيين إلى طاولة الحوار لأجل نقاش هادئ عاقل يعيد من خلاله ثقة من فقدت الثقة بهم، مع تغليب المصالح الوطنية على المصالح الضيقة والحزبية، ومن أجل المكتسبات الوطنية على حساب المكتسبات الشخصية. فشجاعة الحوار ومدى حسن النية والدبلوماسية الهادئة والابتعاد عن التصلب في المواقف كانت دائما أدوات إمام جلال في الحوار وخريطة الطريق التي وضعت كل الحلول في الظروف الصعبة التي عشناها مع إمام جلال.
نستلهم العزم من هذا الراحل الكبير والقيم التي تركها بيننا ودوافع الوصول إلى الحلول التي تنسجم مع قيمنا الوطنية ومع قناعتنا بضرورة بناء دولة المؤسسات التي تخدم مصلحة الوطن على أي مصلحة فردية أو فئوية. نؤكد من هذا المنطق على ضرورة الحوار، ونؤكد اليوم كذلك على ضرورة العودة إلى طاولة الحوار الوطني الجامع لكل العراقيين معا لنطرح حواجزنا ومخاوفنا ونتناقش من أجل حل خلافاتنا ونضع الحلول من أجل بناء المشتركات. العراق وشعب العراق ومصالح العراقيين هي الغايات التي يجب أن تكون أمامنا جميعاً، والهدف الذي يجب أن نتقدم جميعاً من أجله إلى طاولة الحوار الوطني. إن الاتفاق الوطني على أساس المشتركات العراقية العميقة والقيم الوطنية المترسخة في بلادنا ليس صعبة وليست مستحيلة، فالعراقيون استطاعوا أن يعيدوا تقديم أنفسهم للعالم بصورة تليق بهم وكذلك تليق بتاريخهم وبمكانهم التاريخي من أجل صياغة حل يحفظ المستقبل ويحفظ مستقبل أبنائنا ويحفظ لحظة التاريخ التي نتصارع من أجل بناء عراق يكون فيه الجميع وفق مظلة العدالة، فالتمسك بالحوار ثم الحوار ثم الحوار. وهنا أحب أن أستعيد مفردة للمناضل الكردي الصديق فلك الدين كاكاي حينما كان يقول: 1000 سنة من الحوار أفضل من لحظة فيها صدام أو دم. وعليه فلا خيار لنا إلا الحوار، فالنار ستحرق الجميع لا سامح الله إن حدثت. الشجاعة الحقيقية هي في حفظ مصالح العراقيين وأمنهم وسلمهم الاجتماعي، وأن نفكر معاً بمستقبل أجيالنا القادمة. السيدات السادة الحضور كريم، يدرك الجميع أن هناك مستوى مترفعاً وهناك مستوى عالي من العلاقة الأخوية الإيجابية التي جمعت الحكومة الاتحادية في بغداد مع حكومة الإقليم، وقد عملنا خلال السنتين الماضية رغم كل التحديات مع الأخ الصديق مسرور برزاني رئيس وزراء الإقليم لكي نذلل كل التحديات، ونجحنا. وخلال العامين الماضيين قد لاقتنا بعض الصعاب، وليس خافيا أن ذلك جاء من مراحل ورثناها من الاضطراب والتوترات التي سادت هذه العلاقات مع الأسف الشديد. والوصول إلى هذا المستوى المتميز من علاقات اليوم لم يكن من فراغ، وإنما كان نتيجة مبدأ الحوار وحسن الظن وحسن النية والسياسة الهادئة غير الانفعالية. ويجب أن نبني على ما تحقق إلى الآن ونحول النقاط التي نجحنا بها إلى ثوابت، ونعمل على تذليل باقي العقبات. وعلينا أن نحافظ على المشتركات وحل الأزمات بروح الأخوة والمصير المشترك. وهنا لابد من إشارة إلى الصعوبات والعوائق التي كانت موجودة، وبعضها زرعت عن عمد، وركز صنعت عن عمد من أجل إفشال أي تجربة للتقارب بين الإخوان والأحبة. وعليه لقد نجحنا سوية مع الإخوان في الإقليم في تجاوز معظم هذه التحديات، والتي كان آخرها ما وصلنا إليه يوم أمس من دفع استحقاقات المتأخرة لفلاحي إقليم كردستان. أيها الأخوة، هذه الحكومة تحملت الكثير من الظروف الصعبة والاستثنائية ومن التلفيق والتزوير وكل الاتهامات الباطلة لكي يحصل البعض على المكاسب هنا وهناك، وهذا ما يتنافى مع كل القيم التي نؤمن بها، ولن نخضع لهذا الابتزاز من البعض. نعمل ما يملي عليه ضميرنا وواجبنا الوطني والأخلاقي والإنساني لأجل العراق العظيم، ومن أجل
مهد الحضارات الإنسانية. البعض أراد أن تتورط هذه الحكومة بالدم وتسكت عن صفقات مشبوهة وسرقات موصوفة حتى يرضى عنها هذا الطرف وذاك الطرف. هذه الحكومة أراد البعض لها أن تكون جسراً لعبور مرحلة ما من دون تغيير حقيقي. نعم، أقول ذلك بكل صراحة، أقول ذلك وللتاريخ. هناك من أراد لهذه الحكومة بهذا الظرف الصعب أن تقمع الأصوات المطالبة بأدنى الحقوق وبأدنى مبادئ العدالة، وأن تكون أداة بأيديهم، ولكنهم فشلوا والحمد لله. فما كان منهم إلا أن وضعوا العراقيل أمام هذه الحكومة لغرض إفشالها بكل الوسائل، رغم محاولات عرقلة أن تكون هذه الحكومة موازنة. الآن عمر الحكومة 29 شهر، وهذه الحكومة لم تحصل فقط على 6 أشهر من الموازنة خلال هذه الفترة. ومع كل ذلك تحملنا من أجل العراق ومن أجل أبنائنا في عموم العراق، في كردستان وفي الوسط وفي جنوب العراق، وتعلمنا من تجارب القامات الشامخة كقامة مام جلال أن نصبر من أجل المصلحة العليا، ونعمل بصدق وإخلاص، ولا نلتفت للتجني والصراخ والطعن. نعم، سوف نعمل للحظة الأخيرة دون كلل أو ملل من أجل العراق، وسوف ندعو للحوار ونستخدم كل آليات الحوار، وسنحفظ دماء شعبنا وكرامتها مهما كلف الأمر ومهما هجمنا. فقط لأننا نعتبر الدم العراقي مقدس سوف نستمر بمنع أي فرصة لسفك أي دم عراقي، وسيكون الدم العراقي خط أحمر. فنحن بكل عزم وإصرار نعمل على إيجاد لحظة الفراق والطلاق مع تاريخنا الممليء بالعنف، ونعمل على إنهاء مراحل العنف والقتال لأجل الهدوء والسلام والحرية، لأجل مستقبل خالي من الدم مليء بالأمل والعمل لأجل العراق والعراقيين. العراق أمانة في أعناقنا، وعلينا أن نؤدي هذه الأمانة إلى أهلها. الرحمة والخلود لفقيدنا العزيز مام جلال، الرحمة والخلود لشهداء العراق ولإقليمنا الحبيب في كردستان. عشتم معاش العراق، والسلام عليكم ورحمة الله. سپاس بۆ سەرۆک وەزیرانی عێراق بەڕێز مستەفا کاظمی. شكرا لدولة رئيس مجلس الوزراء الأستاذ مصطفى الكاظمي المحترم. وتاری سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز نێچیروان بارزانی بافەرمێت. الآن مع كلمة فخامة رئيس إقليم كردستان العراق السيد نيتشيرفان بارزاني المحترم، فليتفضل مشكورا. ئامادەبوانی بەڕێز، ڕۆژتان باش، هەموو لایەکتان بەخێر بێن. ئەمڕۆ 3 ئۆکتۆبەر لە ساڵڕۆژی کۆچی دوایی سەرۆک مام جەلالدا بەڕێز و شکۆوە یادی دەکەینەوە. ڕاستە چەند ساڵێک بەسەر ماڵئاواییکردنی تێپەڕ بووە، بەڵام ئێمە بە درێژایی ئەم چەند ساڵە و دوای نەخۆشکەوتنی و دوورکەوتنەوەی لە کاری سیاسی و دەوڵەتی هەمیشە هەستمان بە ئەو بۆشایە کردووە کە مام جەلال بەجێ هێشتووە. لەم یادەدا سڵاو دەنێرم بۆ گیانی پاکی، هەروەها سڵاوم هەیە بۆ هێرۆخانی هاوڕێ و هاوخەبات و هاوژینی مام جەلال. هیوادارم
تەندروستی باش و تەمەند درێژ بێت. ئامادەبوانی بەڕێز، خۆشحاڵم کە ئەمڕۆ دامەزراوەی سەرۆک مام جەلال ڕادەگەیەنرێت. دەستخۆشی لە دەستەی دامەزرێنەری ئەم دامەزراوەیە دەکەم، هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم. مێژووی مام جەلال بەشێکی گرنگە لە مێژووی هاوچەرخی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان. هەبوونی دامەزرایەک بۆ نیشاندانی خەباتی ئەو کارێکی گرنگە. هەبوونی دامەزراوەیەک بۆ ئاشناکردنی نەوەی ئێستا و نەوەکانی داهاتوو بە تێکۆشانی مام جەلال پێویستە. هیوادارم کاری ئەم دامەزراوەیە بە باشی بەڕێوە بچێت. ئەوەی زۆری کرد بۆ ڕۆژنامەگەری و ڕۆشنبیری و چاپەمەنی کوردی. هیوادارم ئەم دامەزراوەیەش درێژەدەری ئەو ئاراستەی سەرۆک مام جەلال بێت. بەڕێزە، من مام جەلالم لە ڕۆژی دروستکردنی ئاشتی و تەبایی ناسیوە. لەبەر ئەوەی بۆ من زیاتر لە هەموو شتێک سەرکردە و یادگاریەکی گەورەی پاراستنی ئاشتی و پێکەوە کارکردنە. ڕۆژی 8 نۆڤەمبەری ساڵی 1986 هەردوو ڕەوانشاد مام جەلال و باوکم ڕێککەوتننامەی ئاشتی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیان واژۆ کرد. من ئەو ڕۆژە لە خزمەت باوکم چوو بووم بۆ ئەو کۆبوونەوەیە. ڕۆژێکی زۆر مێژوویی بوو بۆ گەلی کوردستان. ئەو ڕۆژە بۆ یەکەم جار مام جەلالم بینی. تا ئەو کاتەی نەخۆش کەوت و کۆچی دوایی کرد، ڕێز و پەیوەندیەکی باش لە نێوانماندا بەردەوام بوو. ڕۆحی ئەو گەورەیە بۆ لای خوا گەڕایەوە، بەڵام ڕێز و خۆشەویستی مام جەلال لای ئێمە هەمیشە بە زیندویی دەمینێتەوە. ئەو ڕێککەوتنامەی ساڵی 1986 کرا، دواتر ئاشتبوونەوەی گشتی ناسرا چونکە هەموو حزبەکانی کوردستانی عێراق دوای ئەو ڕێککەوتنە ئاشتبوونەوە و شەڕی ناوخۆ کۆتایی هات و بەرەی کوردستانی دامەزرا. بەهۆی بەرەی کوردستانیەوە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان و گەلی کوردستان بەرگەی هەردوو تاوانی ئەنفال و کیمیابارانی گرت. هەر بەهۆی بەرەی کوردستانیشەوە ڕاپەڕین سەرکەوت و بۆ یەکەم جار هەڵبژاردنێکی ئازاد لە کوردستان کرا و پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان دامەزران. دوای هەڵگیرسانەوەی شەڕی ناوخۆ لە ساڵی 94 ویستی سەرۆک مام جەلال بۆ ئاشتی و باوەڕی جەنابی سەرۆک بارزانی بە ئاشتی وای کرد ڕێککەوتنی ئاشتی ساڵی 1998 لە واشنتن واژوو بکەن و قۆناغێکی نوێی ئاشتی و پڕ لە دەستکەوتی دەستوری و سیاسی بۆ گەلی کوردستان تۆمار بکەن. زۆر دەستکەوت بۆ گەلی کوردستان بەدەست هاتن، هەموویان بەهۆی پێکەوە کارکردنی سەرۆک مام جەلال و سەرۆک بارزانی بوون. مام جەلال هەموو شتێکی دەکرد بۆ ئەوەی جەنابی سەرۆک مەسعود بارزانی دڵخۆش بێت. کاک مەسعودیش هیچ داوایەکی مام جەلالی ڕەت نەدەکردەوە. تەنانەت سەرۆک بارزانی لە پێناو مانەوەی پۆستی سەرۆک کۆمار لە ناو چوارچێوەی بڕیاری کوردستانی و لە دەستی مام جەلالدا ملی نەدایە بەر گوشاری سەرۆکی ئەمریکا و گوشارە ناوچیەکانیش کە لە ساڵی 2010 تاکو مام جەلال نەبوو بە سەرۆک کۆمار کۆڵی نەدا. ئەم تەبایەی ساڵانێکی درێژ پڕ لە سەقامگیری و سەرکەوتن بوون بۆ گەلی کوردستان. بۆیەش بەڕاستی حەقە ئەم ساڵانە پێیان بگوترێ ساڵە زێڕینەکان. ئەو ساڵانە و لە سایەی ئەو تەبایی و یەکڕیزیەدا کوردستان بژانەوەیەکی هەمەلایەنە و سەقامگیری و بەرەو پێشچوون و ئاوەدانی و خۆشگوزەرانی بەخۆیەوە بینی کە مایەی خۆشحاڵی و شانازی هەموو کوردستانیان بوو. مام جەلال
زۆر پەرۆژ بوو بۆ تەبایی، بە تایبەتی تەبایی بینی پارتی و یەکێتی. چەند جارێک لە خۆی گوێم لێ بووە گوتوویەتی ئەگەر ڕۆژگار بگەڕابوایە دواوە بە هیچ شێوەیەک نەمدەهێشت ناکۆکی بکەوێتە نێوان من و بارزانی نەمر. دواتر ئەو هەستەی خۆی لە ڕاگەیاندنیش دەربڕی. مام جەلال زۆر بە باوەڕەوە دەیگوت کە ئەو یەکلایەنە بڕیاری داوە نەبێتە بەشێک لە ناکۆکی و شەڕی ناوخۆ، اینجا قوربانی و باجەکەی هەرچیەک بێت. ئامادەبوانی بەڕێز، تەبایی پارتی و یەکێتی و مۆرکردنی ڕێککەوتنامەی ئستراتیجی نێوانیان لەسەر دەستی سەرۆک مام جەلال و سەرۆک مەسعود بارزانی دەستکەوتێکی زۆری بۆ گەلی کوردستان بەدیهێنا و دۆخێکی زۆر باشی گەشەکردنی ئاشتی و دیموکراسی لە کوردستاندا دروست کرد. بەداخەوە هەندێک کەس و لایەن لە کاتی هەبوونی ڕێککەوتنی ئستراتیجی دەیانگوت ئەمە خنکاندنی دیموکراسیە، بەڵام ئەگەر دۆخی دوای ناکۆکی پارتی و یەکێتی لەگەڵ ئەو کات بەراورد بکەین دەزانین هەڵسەنگاندنەکەیان ڕاست نەبووە. دوای ڕێککەوتنامەی ئستراتیجی زۆرترین هەڵبژاردننی گشتی و هەڵبژاردننی ناوخۆیی کراون، زۆرترین هەڵبژاردننی ڕێکخراوە پیشەیەکان و سەندیکایەکان کراون. دوای ڕێککەوتنی ئستراتیجی پارتی و یەکێتی زەمینەی جێگربوون و گەشەکردنی دامەزراوی دەوڵەت و حکوومەت و دادگایان ڕەخساند. زەمینەی دەرکەوتن و گەشەکردنی ئۆپۆزیسیۆن لە کوردستان دروست بوو. ئازادی ڕاگەیاندن زۆرتر بوو. سنوورەکانی دوو ئیدارەیی کەم بوونەوە. زەمینەی یەکخستنی هێزە ناوخۆیەکان و دروستبوونی هاوەهەنگی لە نێوان دەستگا ئەمنیەکاندا فراوانتر بوو. ئەمانە هەموویان بەرەی ناوخۆیان بەهێز دەکرد. هێزی کوردستانیان لە عێراق و ناوچەکەدا کاریگەرتر دەکرد. ڕێزگرتن و پشتیوانی جیهانی بۆ گەلی کوردستان و مافەکانی ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبوو. ئەوانەی ڕخنەیان لە ڕێککەوتنی ئستراتیجی پارتی و یەکەتی دەگرت نەیان دەزانی ئەو ڕێککەوتنە زۆر پێویستە بۆ ئەو قۆناغەی هەرێمی کوردستان. نەیان دەزانی ئەگەر ڕێککەوتنی ئستراتیجی نەبێت بارودۆخی کوردستان خراپ و هێزەکەی پەرد دەکات و کاریگەریشی کەمتر دەکاتەوە. بەڵێ پارتی و یەکێتی وەک دوو هێزی سەرەکی لە هەرێمی کوردستان و عێراق ئێستاش جارێکی دیکە پێویستیان بە ڕێککەوتنێکی تازەی هاوبەشە بە گوێرەی ئەم قۆناغە. بە هەموو شێوەیەک ڕێککەوتنی پارتی و یەکێتی و یەکڕیزی و تەبایی لە نێوان هەموو لایەن و پێکهاتە کوردستانیەکاندا زۆر پێویستە بۆ ڕێگرتن لە لاوازبوونی زیاتری بڕیار و ئیرادەی سیاسی گەلی کوردستان. نابێ تەماشای هیچ پێوەرێک بکەین جگە لە بەهێزکردنەوەی پێگەی هەرێمی کوردستان، چونکە هێزی هەمومان بەندە بەهێز و پێگەی هەرێمی کوردستانەوە. بەهێزیمان یەکڕیزیمانە. ئەوانەی دەتوانن هەرێمی کوردستان بەهێز بکەنەوە بەر لە هەمووان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی و تەبایی و یەکڕیزی هەموو لایەنەکانە. بەڕێزم، مام جەلال هێز و گەورەی بە پۆستی سەرۆک کۆمار دابوو، چونکە ببووە هۆکاری تەبایی بۆ هەموو هێزە عێراقیەکان. ببوو بە داکۆکیکەرێکی زۆر باشی کورد، شیعە، سوننە و هەموو پێکهاتەکانی دیکە. بارگای مام جەلال لە بەغدا ببووە شوێنی خاوکردنەوە و نەهێشتنی ناکۆکیەکان. بە نەمانی مام جەلال لە بەغدا کۆڵگەیەکی گەورەی تەوافق لە دەست چوو. سەنتەرێکی سەرەکی گفتوگۆی سیاسی نەما. بەڕادەیەک ئێستاش خەڵک و هێزە عێراقیەکان هەستی پێدەکەن. ئێمە کە لەم یادەدا کۆ دەبینەوە یەکتر دەبینین. گفتوگۆ و پێکەوە دانیشتن و گەڕان بە دوای ڕێککەوتنمان بەبیر دێتەوە. دڵنیام ئەمڕۆ هەمووتان ئارەزووی گفتوگۆ و نەهێشتنی ناکۆکیەکانن. بۆیە داواتان لێ دەکەم ئەم هەستەتان بکەنە دەست پێشخەری و کردار.
هیچ دەست پێشخەریەک بۆ گفتوگۆ و ڕێککەوتن بە تەنازل و شکست دانەنێن چونکە ئەوەی گفتوگۆ دەکات و ئەوەی ڕەتی دەکاتەوە هەمیشە براوەیە. هیوادارم یادی مام جەلال هان دەربێت بۆ یەکگرتووی حیزبە کوردستانیەکان، هان دەربێت بۆ پێکەوە دانیشتنی لایەنە عێراقیەکان. لەم یادەداش داوا لە هەموو حیزبە کوردستانیان دەکەم ڕێککەون و پێکەوە کار بکەن. داوا لە هەموو لایەنە عێراقیەکان دەکەین. لەم یادەدا داوایان لێ دەکەین بیر لەو ڕۆژانە بکەنەوە کە مام جەلال سەر و کۆمار بوو بە دڵێکی پاکەوە بۆ بەرژەوەندی هەموو پێکهاتەکانی عێراق هەمووانی پێکەوە کۆ دەکردەوە. بە هەمان ئەو دڵگەرمی و ئەو ئامانجە زۆر پێویستە ئەمڕۆ پێکەوە دابنیشن و کێشەکان چارەسەر بکەن. بەڕاستی خەڵکی عێراق زۆر بێزار بووە لە ناکۆکیە سیاسیەکانی وڵات چونکە دەزانێت تاک و ناکۆکیانە بەردەوام بن، خزمەتگوزاری کەمتر دەبن و سەقامگیری و سەروەری وڵاتیش لاواز دەبێت. بەڕێزان، ئێستا کە ئەم یادە دەکەینەوە دەیان بیرەوەریم لەگەڵ مام جەلال بەبیر دێتەوە. زۆر جار کە ناکۆکیەک دەهاتە پێش بە زمانی شیرینی خۆی دەیگوت وەرە با فسکە فسکێک بکەین. سوپاس بۆ خوا زۆر جار ئەو فسکە فسکانە یارمەتی دەردەبوون بۆ کەمکردنەوەی مشکیلەکان و نەهێشتنی ناکۆکیەکان. ئەمڕۆ با هەمومان ئاوا بکەین و بە هەمان شێوە بڕیار بدەین کە ڕێککەوین. سازشکردن لە پێناو ڕێککەوتن و دڵخۆشکردنی گەلدا سەرکەوتنە و بە هیچ شێوەیەک شکست نییە بۆ هیچ لایەک. ڕۆحی مام جەلال شاد بێت و یادی هەمیشە بەخێر بێت و هەموو لایەکتان بەخێر بێن و زۆر سوپاس. سوپاس بۆ سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز نێچیروان بارزانی. شكرا لرئيس إقليم كردستان العراق السيد نيتشيروان بارزاني المحترم. ئامادەبوانی خۆشەویست وتارێکی ڤیدیۆیی سەرۆک وەزیرانی پێشووتری بەریتانیا بەڕێز تۆنی بلێرە بینین پێکەوە. الآن نشاهد معا كلمة مصورة لرئيس الوزراء البريطاني الأسبق السيد توني بلير المحترم. Hello everyone. I'm so grateful to be a part of today's memorial to honor the life of President Jalal Talabani, a leader for whom I had profound respect. Mam Jalal was dedicated to the people of Iraq and was hugely admired across the international community. His achievements and the values he came to represent remain as important today as they did during his lifetime. His election as president marked a milestone. He made it a priority to bring people together. Yes, he had skillful negotiation tactics, but it was his positive and thoughtful personality that unified factions and deterred adversity. President Talabani inspired me because of his warmth and kindness, but principally because of his commitment to the people, his unwavering mission to achieve political stability across all of Iraq. He embraced that responsibility young, and he never let it go. He understood the diverse political factions operating inside Iraq and throughout the region, and though he had his own personal beliefs, inclusivity always came first. He proved that democracy in Iraq is possible, if not easy. Unity is required to counter violence. Stability is needed to fight corruption and foster innovation. And cooperation from all sides is crucial to building a lasting government that can help steer Iraq through both turbulent and peaceful times. President Talabani made it his life's mission
to bridge differences. And 5 years after his death, we miss his broad-minded outlook and his drive for unity. And so now it's up to the next generation to continue that drive, to reach out to their neighbors, to build unity across communities. This is the ongoing mission that Mam Jalal represented and that we should commit to achieving in his name. Personally, I will continue to do everything I can to support you in this process. Thank you. وتەی خانەوادەی سەرۆک جەلال تاڵەبانی لەلایەن بەڕێز قوبات تاڵەبانیەوە بافەرمێت. أما الآن مع الكلمة الختامية لعائلة الرئيس الراحل جلال طالباني من قبل السيد قبات طالباني المحترم، فليتفضل مشكورا. بسم الله الرحمن الرحيم. باسم عائلتي الرئيس جلال الطالباني وبالأخص أخي الأكبر كاك بافل ووالدتنا العزيزة هيرو إبراهيم أحمد، أرحب بكم في مراسم ذكرى الخامسة لرحيل الرئيس جلال الطالباني. إن حضوركم اليوم معنا دلالة على تقديركم ووفائكم لمناضل كرس حياته كلها للسلام والحرية وحقوق الإنسان والمساواة والديمقراطية. نعم، إن وجودكم بيننا دلالة على تقديركم لقائد حارب الغدر والفساد والظلم والاستبداد حتى آخر لحظة من حياته. نحن اليوم نعيش على أمل أن يكون نضاله وتجربته دليلا لنا نسلك طريقه ونستلهم حكمته. مرة أخرى نشكر حضوركم، واسمحوا لي أن أكمل كلمتي باللغة الكردية. شكرا جزيلا. بإذن خواهی گەورە، جنابی سەرۆک کۆماری عێراق دکتۆر بەرهەم ساڵح، جنابی سەرۆک وەزیرانی عێراق مستەفا ئەلکاظمی، جنابی سەرۆکی هەرێمی کوردستان کاک نەچیروان بەرزانی، بەڕێز سەرۆکی حکوومەت کاک مەسرور، بەڕێز سەرۆکی پەرلەمان دکتۆرە ڕێواز، هەواڵان و هاوڕێیان دۆستانی سەرۆک جەلال تاڵەبانی، بە ناوی خانەوادەی سەرۆک جەلال تاڵەبانی و بە تایبەت برای گەورەم کاک بافڵ و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە جیاتی دایکی ئەزیزمان هێرۆ ئیبراهیم ئەحمەد، سوپاسێکی گەرمتان دەکەین بۆ ئامادەبوونتان ئەمڕۆ. سوپاسێکی بێپایانمان هەیە بۆ هەر یەک لە جەنابی سەرۆک کۆمار، جەنابی سەرۆک وەزیرانی عێراق و جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ وتارە بە نرخەکانیان. هەروەها لە هەولێرەوە سوپاسمانەگەیەنینە بەڕێزان ئیبراهیم ڕئیسی سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران و تۆنی بلێر و عەبدوڵڵا گوڵ سەرۆک وەزیرانی پێشووی بەریتانیا و سەرۆک کۆماری پێشووی تورکیا بۆ ناردنی پەیامەکانیان. سوپاسی دامەزراوەی سەرۆک جەلال تاڵەبانی دەکەین بۆ ڕێخستنی ئەم مەراسیمە و سوپاسی تیمەکانی پرۆتۆکۆلی سکرتارەتی مام جەلال و سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەکەین بۆ ئەرک و ماندووبوونیان. ئەوەی کە ئەمڕۆ بینیمان و بیستمان ڕێز و خۆشەویستیەک بوو بۆ تێکۆشەرێک کە هەموو ژیانی تەرخان کرد لە پێناوی ئاشتی و ئازادی و مافی مرۆڤ و یەکسانی و دیموکراسی. خەباتی ڕێبازێکی بۆ بەجێهێشتوین، ڕێبازێک کە ئەگەر دیراسەی بکەین لە کاتە هەرە سەختەکاندا ڕێنیشان دەرمانە. بۆ چارەسەری هەموو ئەو کێشانەی کە هەمانە دەتوانین سوود لە هەنگاوێک لە هەنگاوەکانی سەرۆک مام جەلال وەربگرین.
بۆ پوچەڵکردنی هەموو گرژەیەک کە هەمانە دەتوانین نوکتەیەکی مام جەلالمان بێتەوە بیر و بە پێکەنینەوە گرژیەکان تێپەڕێنین. بۆ وەڵامدانەوەی هەر پرسیارێکی سەخت کە هەمان بێت دەتوانین وەڵامەکان لە وتار و نووسین و لێدوانەکانیدا بدۆزینەوە. کەواتە بۆ ئێمە و بۆ زۆربەمان مام جەلال ئەزموونە، مەدرسەیە، ڕێنیشاندەرە کە ئەمڕۆ ڕوبەڕووی چەندین تەحەدا و کێشە بووینەتەوە، کێشەی سیاسی، ئابووری، ئەمنی و کۆمەڵایەتی. با لە خۆمان بپرسین ئایا ئەگەر سەرۆک جەلال تاڵەبانی ئێستا لەگەڵمان بوایە چی دەگوت؟ ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر پێویستە بگەڕێینەوە بۆ مەبدەئەکانی گفتوگۆ، سازان، کۆدەنگی و پێکەوە ژیان. ئەوانن ئەو مەبدەئانەی مام جەلال پەیڕەوی دەکرد. ئامادەبوان دڵنیابن بە یەکگرتووی بەسەر زۆربەی تەحەدیاتەکانمان زاڵ دەبین، بە پەرتی شکست دەهێنین. بە هیوام کە یادکردنەوەی ژان و خەباتی سەرۆک مام جەلال نزیکمان بکاتەوە لە یەکتری. ئاخر بەرپرسیارەتێکی مێژوویمان لەسەر شاندایە. با سوود لە ڕێباز و ئەزمموی سەرۆک جەلال تاڵەبانی وەربگرین و لە ئاستی ئەو بەرپرسیار ئەتێدا بین. بەخێر بێن دووبارە سەرچاومان. درود بۆ گیانی پاکی شەهیدانی عێراق و کوردستان. سڵاو لە ڕۆحی پاکی سەرۆک مام جەلال. هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. سپاس بۆ بەڕێز قوبات تاڵەبانی. شكرا للسيد قبات طالباني المحترم. ئامادەبوانی خۆشەویست دووبارە بەخێربێن بۆ ڕێوڕەسمی یادی 5 ساڵەی کۆچی دوایی سەرۆک مام جەلال.